سەباح ساڵح محەممەد ئەمین ناسراو با سەباح قارەمانی لە ساڵی 1976 لە سیروان لەدایک بووە لە قەزای شارە زور نیشتەجێیە پیشەی ئێستای کادری حزبیە و ئەندامی ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەریە لە ساڵی 1992ەوە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی 1 دەرچووی کۆلێژی ئیمامە ئاعظەم قسم ئەلفقه و ئوسوڵە لە ساڵی 2018. 2 دەرچووی زانکۆی حوڕەی هۆڵندیە لە ساڵی 2005. ئەو پۆست و بەرپرسیارەتی حزبیانەی پێشتر هەیبوون. 1 ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ساڵی 2000 بۆ 2012. 2 ئەندامی مەڵبەندی سلێمانی. 3 ئەندامی ناوەندی هەڵبژاردن لە ساڵی 2012 تا 2015. 4 ئەندامی سەرکردایەتی و ئەنجومەنی چاودێری و لەپرسینەوەی کۆمەڵ لە ساڵی 2015 تا 2021. ئەو خول و ڕایەنانانەی کە بەشداری تیاندا کردووە. 1 خولی TOT لە ساڵی 2011. 2 خولی ڕێکخراوی IRI لە ساڵی 2012. 3 خولی NLP لە مالیزیا لە ساڵی 2013. 4 خولی NDI لە ساڵی 2014. 5 دەیان خولی دیکەی گەشەپێدانی مرۆیی شارەزایی و لێهاتووی هەیە لە 1 شارەزا لە زمانی عەرەبی. 2 زانستی شەرعی. 3 پەرەپێدانی توانە مرۆییەکان. 4 کاروباری ئیداری و سیاسی. چالاکی ڕۆشنبیری و کەلتوری نووسین و بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی و کۆڕ و وانەوتنەوە. 1 بەشداری کۆنگرەی بزوتنەوەی ڕاپەڕین لە ساڵی 1997. 2 بەشداری کۆنگرەی بزوتنەوەی یەکبوون لە ساڵی 2000. 3 بەشداری 4 کۆنگرەی کۆمەڵ. 4 بەشداری 3 کۆنگرەی ڕێکخراوی قوتابیان. 5 بەشداری چەندین کۆنفرانس لە حزب و ڕێکخراو و سەنتەرەکان. 6 گرتنی دەیان کۆڕ و سیمینار. 7 وتنەوەی سەدانوانە. 8 بەشداری لە دەیان بەرنامەی تەلەڤیزیۆنی و ڕادیۆیی. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەران بۆ داکۆکیکردن لە مافەکانتان و دابینکردنیان چاودێرێکی ورد دەبین و خوای گەورەش دەکەین با چاودێر بەسەر خۆمانەوە.